ئایدزی خەبات. ئەوە مامە، ئەوە 30 ساڵی ڕەبەقە بۆ مەبەستی مافی ڕەوایی خۆپەرستی وەکو سەربازی ونی جن زەروی زامە. ئەوە مامە، کام کۆڵانە سیاسیەی وەکو دارستانی مردوو وەک تارمایی خێو بەسامە لە بەرخاتری چاوی کورتیانە جوڵێ وەک جرج وەک داشی دامە. ئەوە مامە، نانی هیچ لایەنێ نەما، شیری هیچ دایەنێ نەما، نەیزانی بێ چەند بەتامە. ئەوە مامە، بۆ ئازادی و کوردایەتی وەک پەشتەماڵی حەمامە. ئەوە مامە، هەرچی دین و نەرید هەیە لای حرامە. بۆیە بۆ کورد لە تورکیا ئەمەلساینە و لە عێراقیش وەک بنتڕیف یا وەک شۆخ و شەنگی عەفەج وا لەسەر کۆشی سەددامە. ئەوە مامە، کە پاسدار دەباتە کەرکووک کە بۆ چارەنووسی کوردان یا بۆ کورتان ڕۆژوەوانی منتەزیری و ڕەوزەخوونی بە وەفای گۆڕی ئیمامە. ئەوە مامە، کە هێشتا سەدان هەرزەبیر لە گەنج و پیر دەڵێن هەر ئەو سیاسەت مەداری بەفامە. ئەویش نەبێ نەک هەر کەرکووک کوردستان مەعەسەلامە. ئەوە مامە، دوای 100 گلان و ژێرکەوتن لەبەر چاوی خەڵکانی کورد نازانێت چییە سرەوتن. بۆ ئازادی گەل و وڵات بۆتە هێمای ڕەنجی فەرهادی کوردان و میکرۆبی ئایدزی خەبات. ئافەرین لات.